بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقێکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان لە مانگی پیرۆزی ڕەمەزانان ئەڵلقەکانی ئەم بەرنامەیە لەم ماوەیە تایبەتەکەین بە باسکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان و چۆنەتی بە ڕۆژ و بوونی موسڵمانان تێیدا و چێژوەرگرتن لەم مانگە پیرۆزە و سوودوەرگرتن لەم هەلوو دەرفەتەی کە هەمیشە باس کراوە. ئێمە توانین کە زۆر لە هەموو لایەکەوە سوود لەم مانگە پیرۆزە وەربگرین و عیبادەتی باشی تیا بکەین بۆەوەی زادەکەمان و توێشەکەمان پێ پڕ بکەین ئینشاءڵڵا. لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر عارف غەفور مامۆستای زانکۆ لە مەڵقەیەدا دیسان لەسەر ڕەمەزانیات ڕادەوەستین. مامۆستای بەڕێز کاک دکتۆر بەخێر بێن. زۆر سوپاس، خۆی گەورە پەدەشخێتەمەتەوە. سوپاس. کاک دکتۆر با لێرەوە ئاوا دەست پێ بکەین کە ئێمە چۆن لە مانای ڕۆژوو تێبگەین، ڕۆژی مانگی ڕەمەزان بە چ مانایەک دێ؟ ئێمە ینی خۆتان نەزانن ئاماژەی پێکراوە، ینی چەندین مانگ لەوە پێش موسڵمانان هەمیشە وەکەوەی کە شوێن پێ هەڵگرتنی سەلەف پێشخۆیان بوون، هەمیشە تامەزروی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بوون بۆ ڕۆژوگرتنەوە بۆ بە ڕۆژوو بوون و عیبادەتگرتن. ئێمە چۆن لە مانای ڕەمەزان و ڕۆژوگرتن و عیبادەتگرتن لەم مانگەیە تێبگەین؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار، درود و سەلامی خوا لەسەر گیانی پێشەوا و سەرۆرمان پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. سەرەتا ئەبوبەکری کوڕی عەیاش کاتێک کە لە سەرمەرگا بوو کچەکەی ئەگریا بووی، ئەوژوتی کچم مەگری 80 ڕەمەزان بە ڕۆژوو بووم، تۆ بڵێ خوای پەروەردگار عەزابم بدا، بەخوا عەزابم نادا. تەمەنی هەبوو لە بیریەتکەوە 80 ساڵ ڕەمەزانی بینیوە، 80 ڕەمەزان بە ڕۆژوو بووە. یعنی ڕۆژوگرتنی ڕەمەزان هۆکاری دڵخۆشی ئیماندارە کە ئەزانێ بەهۆی ئەوە خوای پەروەردگار لە گوناهی خۆش ئەبێت و لە ئاگری دۆزەخ ئەیپارێزێت. بۆ سەرفراز بۆ جێگەی شانازی ئەوە ئەبێت جێگەی شانازی لە سەرمەرگا کە تۆ چەند جار ڕەمەزان بە ڕۆژوو بوویت. خۆگەر لەگەڵ ئەوەشە ڕۆژی سونەتیش بگری باشتر، خۆ حتمەن کەسێک ڕەمەزان بە ڕۆژوو بووە و کەسێکی وە خوا پەرست بووە ئەوە نوێژە فەرزەکان ئەوە بێگومان ئەنجامی داوە، حتمەن نوێژی سونەتیشی کردووە. بەڵام یەکێ لەو شتانەی کە لەو کاتەیە ئەو لە خیاڵی بۆ باسی کردو ئەوەیەکەوە چەند ڕەمەزان بە ڕۆژوو بوو. زۆر باشە. تایبەتمەندی ئەم ڕۆژانی ڕەمەزان کە ئەو بە هەندی وەرگرتوون چییە؟ ینی بۆچی شانازی بەم مانگانەوە کردووە لە تەمەنی خۆیان؟ تایبەتمەندیەکە ئەوەیەکەوە ڕۆژوگرتنی ڕەمەزان بێتە هۆی لێخۆشبوونی خوای پەروەردگار بە نەسی فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە موسنەدی ئیمام ئەحمەد و چەند کتێبێکی تری فەرمودەیە هاتووە کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی رغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له. يعني أو كسي كوا ماني رمضان بيت وخاي پروردگار لگناهی خوش نبي كسي كي زررمنده. رغم أنفه يعني لوتي برخاك بكوي، يعني كسي كبراسي درفتي كي گورە لەدەست خۆیە دات و زەررمەندە. چی بکە بۆەوەی خۆی گەورە لێی خۆش ببێ؟ خۆی گەورە لە هەموو کەس خۆش نابێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان، حتمە نەبێت شتێک هەبێ هۆکارێک. بۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی فەرمووە کەوا دەرفەتێکی گەورەیە بۆ لێی خۆشبوون، بەڵام لە هەموو کەس خۆش نابێت. لەو فەرمودەیە دوو شتی تریشی باس کردووە. یەکێکیان من ذوکرت عنده فلم يصلي علي، ئەو کەسێکەوە ناوی منی لەلا ببرێت و سەڵەواتم لەسەر نەدا، و هەروەها کەسێکەوە باوکو دایکی لە ژیانە بن و خزمەتیان نەکا ئەوەندە چاک نەبێت لەگەڵانە بە شێوەیەک باوکو دایکی بیخەنە بەهەشتەوە. یعنی باوکو دایک چاکە لەگەڵ باوکو دایکا بێتەوەی ئەوەی کە ئینسان بچێتە بەهەشت. زۆر باشە. ئەوەی تایبەتە بە مانگی تایبەتە بە ڕەمەزان، ئەوەی تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەکرێ بێتە هۆکاری ئەوەی کە خۆی گەورە لێت خۆش ببێ. ئەوەیەکەوە ئینسان ڕۆژۆکە بگرێت بەو شێوەیە کەوا ڕۆژوویەکی ڕاست و دروستە، بەوەی کەوا خۆی لە ئەو شتانە بپارێزێکە گوناهە کە ڕۆژوگرتن ئینسان خواردن و خواردنەوەیکی حەڵال لە خۆی حرامەکات. حتمەن شتێک کە حرام بێت ئەوە لە مانگی ڕەمەزان لە کاتێکە کە بە ڕۆژی زیاتر حرامە لەسەرت، وەکو ئەو شتانێکەوە بە زمان ئەوترێت لە غەیبەتکردن، لە دووڕوویی، لە بوختان بۆ خەڵک، لە شتێکەوە بە زمان بیڵێت و زەرر و زیانی خەڵکی تیابێت، یاخود هەست و مەشاعری خەڵک بریندار بکەیت. ئەبێت لە هەموو ئەم شتانە خۆت پارێزی لە درۆکردن، لە خواردنی ماڵی خەڵک بە ناحەق، لە هەموو ئەوەی کەوا زەرر و زیان بە خەڵک بگەێنێت، ئینسان لەوانە خۆی بپارێزێت. ئەو ڕۆژەی کەوا دانراوە لە بەرەبەیانەوە لە کاتی فەجرەوە ئینسان واز لە خواردن و خواردنەوە بهێنێ هەتا وەکو ئێوارە
وچەندێ بتوانێت ذکری خوای پەروەردگار و یادی خوا بکات و نوێژەکان ئەنجام بدات و ئەگەر توانی شەو نوێژ بکات ئەمانە بێتە هۆی لێخۆشبوون. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەوەی کەوا ڕۆژوو ڕەمەزان بگرێ بە ئیمان و احتسابەوە خوای پەروەردگار لە گوناهی ڕابردووی خۆش ئەبێ. ئەوەی کەوا مانگی ڕەمەزان شەو نوێژ بکات قیامی هەبێ نوێژی تەراویح یاخود شەو نوێژ کە تەراویح هەر بریتیە لە شەو نوێژ خوای پەروەردگار لە گوناهی خۆش ئەبێت گوناهی ڕابردووی ئیمانا واحتسابا. ئیمانی هەبێ بەوەی کەوا ئەم عیبادەتە لەلایەن خوای پەروەردگارەوە دانراوە و خوای پەروەردگاریش ئەجر و پاداشتی تایبەتی لەسەر داناوە و ئەم ماندووبوونەی ئینسان و ئەم هەوڵ عیبادەتە هیچی بەزایە ناچێت و خوای پەروەردگار هەموو کار و کردەوەیەکی ئینسان پاداشتی بۆ ئەنووسێت و لە ڕۆژی قیامەتە هەمووی لە نامی کردەوەکانی ئەبینێتەوە ئیمانا واحتسابا. بۆیە مانگێک کاتێکەوە بەو شێوەیە دەرفەتێک بێت بۆ ئینسان کە بە ڕۆژوویەک بەوەی کەوا نانێکی نیوەڕۆ نەخۆیت چەند سەعاتێک خواردنەوە نەخۆیت و لەو شتانە دووربی کە خوای پەروەردگار حرامی کردووە لەسەرت و چەند ڕکاتێک شەو نوێژ بکەیت خوای پەروەردگار بەمانە لە گوناهەکانت خۆش ئەبێت. کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە فەرمووی بەڕاستی زەرمەندە ئەو کەسێک کەوا مانگی ڕەمەزان بێت و مانگەکە تەواو بێ بەبێ ئەوەی خوا لە گوناهەکانی خۆش بێ. زۆر باش. جەنابی مامۆستا جۆرێک لە مانگی ڕەمەزان مەسەلەن پۆلیل کراوەوە واریدە زۆر جار بیستومانە مەسەلەن دەڕۆژی یەکەم و دەڕۆژی ناوەڕاست و دەڕۆژی کۆتایی ئێمە ئێستا دەڕۆژی یەکەمان تێپەڕان ئەبێت چیمان کردبێ لە دەڕۆژی دووهەمان ئەبێت چی بکەین بۆ ئەم دەڕۆژە؟ ئەو حەدیثە بەڕاستی ئەوە لە سونەنی ئیمامی ترمیذیە هاتووە کە سەنەدەکەی بەهێز نییە کە فەرمێ ئەم مانگە ئەوەلوه ڕەحمە وسەطوه مەغفرە وآخره عتق من النار کە فەرمێ سەرەتای ڕەحمەتە و ناوڕاستەکەی مەغفرەتە لێخۆشبوونی خوای پەروەردگارە و کۆتاییەکەی عتق من النار یعنی ئازادکردنە لە ئاگری دۆزەخ. بەڵام بە شێوەیەکی گشتی معلومە کە فەزڵی ڕەمەزان چۆنە ئەگەر ئەو حەدیثەیش سەنەدەکەی لاواز بێ معلومە کە مانگی ڕەمەزان لە قورئانە خوای پەروەردگار باسی کردووە و باسی ئەوەی کردووە خوای گەورە کە لەم مانگەیە قورئان هاتووەتە خوارەوە. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه. مانگی رمضان ئەو مانگەیە کەوا قورئانی تێ هاتووەتە خوارەوە هەر کەسێک لە ئێوە ئەو مانگە هاتوو لە ژیانە بوو با ئەو لەو مانگەیە بە ڕۆژوو بێت. خوای گەورە ئەو ڕۆژوەی فەرز کردووە لەسەر خەڵک لەو مانگەیە و هەروەها تایبەتی کردووە بەوەی کە لەو مانگەیە قورئان هاتووەتە خوارەوە کە معلومە قورئان گەورەترین و پیرۆزترین کتێبی خوای پەروەردگارە هەموو کتێبەکانی خوای گەورە پیرۆز و گەورەن. بەڵام جار لە دوجار خوای پەروەردگار پەیام و کتێبی خۆی نارد بۆ مرۆڤایەتی تەوراتی نارد بۆ سەیدنا موسا ئینجیلی ناردە خوارەوە بۆ سەیدنا عیسا و زەبور بۆ صحفی ئیبراهیم و موسا صحف بۆ ئیبراهیم سەلامی خوای لێبێ سەیدنا ئیبراهیم زەبور بۆ سەیدنا داود. پاش ئەوەی کە باس لەو کتێبانە ئەکات کە ئەفەرمێت باسی تەورات ئەکا فەرمێەوە تەوراتمان نارد بۆ إنا أنزلنا التوراة فيها هدى ونور يحكم بها النبيون الذين أسلموا للذين هادوا والربانيون والأحبار بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه شهداء. دوایە باس لە ناردنە خوارەوەی ئینجیل ئەکات کەوا ئەفەرمێت وقفينا على آثارهم بعيسى بن مريم مصدقا لما بين يديه من التوراة وآتيناه الإنجيل فيه هدى ونور ومصدقا لما بين يديه من التوراة. دوایی باز لە ناردنە خوارەوەی قورئانی پیرۆزەکە وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه. دوای ئەوە قورئان هاتووەتە خوارەوە فەرمێ ئێمە قورئانمان بۆ ناردیت کەوا ئەو کتێبانەی پێش خۆی بەڕاستدا ئەنێەوە هەروەها مهیمنە باڵادەستە بەسەر هەموو ئەو کتێبانەی پێش خۆی یعنی بەسەر تەورات و ئینجیل و صحف و زەبور کتێبەکان کەوا کەلامی خوای پەروەردگارە بۆ ئەو پێغەمبەرە بەڕێز و گەورانە نێراوە ئەم قورئانە مهیمنە باڵادەستە بەسەر هەموو ئەو کتێبانەوە هەموو ئەسرار و معناکانی ئەو کتێبانەی پێشوو لە قورئانە کۆبووەتەوە و ئەو کتێبانەی پێشوو خەڵکێک توانیوێتی دەستکاریکە چونکە بڕیاری خوای پەروەردگار وا بووە پاراستنی ئەو کتێبانەی سپاردووە بە خەڵکی بەڵام خەڵکی نیان پاراستوو دەستکاریان کردووە بەڵام خوای تەعالا پاراستنی قورئانی پیرۆزی تابەت کردووە بە خۆیەوە ئەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون ئەفەرمێ ئەو کتێبەمان ناردووەتە خوارەوە ئەو ذیکرە کە قورئانی پیرۆزەوە ئێمە پارێزگاری لێەکەین بۆیە هەتا دنیای ئەو قورئانەوە خۆی ئەمێنێتەوە کەس ناتوانێت بیگۆڕێت و دەستکاری بکات و هەروەها تەحەدای کردووە لە هەموو مرۆڤایەتی کەوا بتوانن قورئانێکی وەکو قورئانە یاخود دە سوورەت یاخود تەنها سوورەتێکی وەکو قورئانە بهێنن و ئەفەرمێ ئەگەر جن و ئینس هەمووی کۆ ببنەوە ناتوانن قورئانێکی هاوشێوەی ئەمەدا بنێن قل إن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا
ئەگەر هەمویان پشتیوانی یەک بن جن و ئینس و کۆ ببنەوە ناتوان قورئانێکی هاوشێوە ئەمە دابنێن ئەگەر گومانتان هەیە ئەم قورئانە کەلامی خوای پەروەردگارە ئەدەی سوورەتێکی بۆ ئەمە دابنێن إن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين چەند هاوکار و پشتیوان و یارمەتی دەرتان هەیە هەمویان بانکەن و کۆ ببنەوە بزانن ئەتوانن سورەتی وەک قورئان دابنێن فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين جاکە نەتانتوانی و هەرگیز ناتوانن دەبزانن ئەمە کەلامی خوای پەروەردگارە ئەمە خوای پەروەردگار نردوێتی و معجزە یعنی معجزەیە خەڵک ناتوانێت هاوشێوەی ئەوە دابنێت ئەم قورئانە بەم شێوەیە عەظیم و گەورەیە کە خوای پەروەردگار سوێندی پێ خواردووە فەرمێ ئەمە قورئانێکی زۆر عەظیمە ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تەنانەت بەبێ دەستنوێژ دروست نییە دەست بێ لە قورئانی پیرۆزەوە هەموو دەزانایان یەکدەنگن لەسەر ئەوە و خوای پەروەردگار فەرموویەتی ئەگەر قورئانەمان بناردایەتە خوارەوە بۆ سەر شاخێک ئەو شاخە توانا و بەرگری نەبوو لە بەرامبەر بەرەکەت و عەزەمەت و قووەتی ئەو قورئانەیە و پارچە پارچە و هەپرون ئەبوو لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتنانت أم قرآن لسر زماني پیغمبر عليه الصلاة والسلام بوشي وآسان كرا وخلق تواني بيخوانيتوا فرمي فإنما يسرناه بلسانك لعلهم يتذكرون فرمي لسر زماني تو آسان ما كردوا جنا لتوانا وقدرة إنسانا نبو قرآن بخوانيتوا لرمضان شون معمولة لقل قيامة قورة لرمضان كأم قيامة قورة أم قرآن قورة هاتو تخوار وكتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته ككتابك مبارك ونردوان تخوار وبوتو أم رمضانش بوشي أما مبارك بهو قرآن تهاتو تخوار أو ليلة القدر كقرآن تهاتو بوشي أو شرف أو قوريه هي كخواي قورة باسك إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر لبر أوا ماني رمضان بيروزة وقوريه كماني قرآني بيروزة پیغمبر عليه الصلاة والسلام بتايبتي لما غيا زياتر لها مكاتك مراجعة قرآني بيروزي كردوه تنانت جبرائيل سلامي خواي لبيا كقورتريني ملائكة كان إنه لقول رسول كريم ذي قوة عند ذي العرش مكين مطاع ثم أمين كرناه ملائكة كان جرالي أكرد يعني قوري لنا هو ملائكة كان هاتو تخوار وبتايبتي الحزوري بيغمبر صلى الله عليه وسلم مراجعة قرآن كردوته بيغمبر خوا عرضي قرآن كردوه خوانديوتي وجبرائيل جويل قرتوه يا بوش يويكوا كروي كأما لواني حقيقة تفاصيل كي نزاني بلان پیغمبر عليه الصلاة والسلام فرمي كان جبريل يأتيه فيعارضه بالقرآن في كل عام مرة في رمضان أو كما قال قال إنه عارضني بالقرآن في هذا العام مرتين لأخير صالة پیغمبر عليه الصلاة والسلام كوفاتي كر فرمي أمثال جبريل دوجار مراجعة القرآن لقال كردم بيموايا كأجل من زيق بوتوا باشترين يعني تناندكو قورترين أمانات كسبيراوة پیغمبر عليه الصلاة والسلام كأو قرآنية كبيجينت بخلكي لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كخواي پەروەردگار پێی فەرمووی لە سەرەتا پێغەمبەری خوا وحیەکەی بۆ ها زمانی ئەجوڵاند بۆ ئەوەی کەوا لەبەری بکات و لەبیری نەچێتەوە خوای پەروەردگار فەرمووی زمان مەجوڵێنە گوێ بگرە جارێ هەتاوەکو جوبرائیل ئەو وحیە تەواوەکە هەمووی ئەخوێنێتەوە چونکە دوای یا خوێندنەوە و گەیاندن و پاراستنی ئەو قورئانە لەسەر ئێمەیە بۆیە ئەو قورئانە بەو شێوەیە مایە و هیچ ئاەت و کەلیمەیەکی لەبیر نەچوویەوە جا ئەو گەورەترین ئەمانەتە پیغمبر عليه الصلاة والسلام لە ڕەمەزانە بەتایبەتی لەگەڵ جوبرائیلە مراجعەی ئەو قورئانیان کردووە ئەو ساڵی کە وفاتی کرد دووجار مراجعەیان کردووە بۆ ئەوەی کەوا زیاتر پاراستن بێ بۆ ئەو ئەمانەتە یا زیاتر پابەندبوون بێ بە گەورەی و عەزەمەتی ئەو ئەمانەتەوە ئەم عیشقە بۆ هاتنی ڕەمەزان بۆ گەیشتن بە ڕەمەزان بە مەبەستی چێژ لێوەرگرتنە بە مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگارە باشترین کەسێک کە ئێمە شوێن پێی هەڵبگری باشە کە ڕەمەزان چۆن بەڕێ بکەین و چۆن پەرستشی تیا بکەین پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام صلی الله علیه وسلم هەندێک بە هەندێک وردەکاریەوە جەنابی دکتۆر یانی ئەگەر پێمان بڵێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە شێوەیەکی گشتی چۆن ڕەمەزانی تێپەڕاندووە و ئەو پەرشانە چی بوون چۆن بوون کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجامی داون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکە شەونێژی کردووە و شەونێژی نەفەوتاندووە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە کە خۆی ئاماژەی بۆ کردووە شەونێژ لە مانگی ڕەمەزانە بێتە هۆی لێخۆشبوونی خوای گەورە من قام ڕەمەضان ئیمانا واحتیسابا ئەوە دیارە لە ڕەمەزانیشا بە هەمان شێوەی هەر شەوێک لە ژیانی پیرۆزی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەسەر ئەو شەونێژە بەردەوام بووە شەونێژ لەگەڵ تەراویحی مانگی ڕەمەزانە چی جیاوازێکی هەیە
تراويح هەر شەو نوێژە بەڵام بۆیە پێوترێت تراویح کەوا خەڵکێک لە بینی ئەو ڕکاتانەیە دانیشتون و وەکو بڵێ ئیسراحەتێکیان کردووە ئەگینا تراویح هەر بریتە لە شەو نوێژ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن لە هەموو شەوێک و لە هەموو کاتێک لە ژیانی خۆیان شەو نوێژی کردووە تەنانەت هەندێک لە سەحابەکان ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەخۆش کەوت وابزانم 2 شەو ئەڵێ یا 3 شەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژی بۆ نەکرا هەر ئەوەندە ئیتر فەرز بۆ لەسەری خوای گەورە فەرزی کردووە فەرمیەوە ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا. پێغەمبەری خوا وەستانێکی هەبوو لە حزوری خوای پەروەردگارە لە دنیا ئەم وەستانە کە تایبەت بووە بەخۆیەوە ئەبێتە هۆی وەستانێکی ڕۆژی قیامەت لە حزوری خوای پەروەردگارە لە مەحشەرا کە هیچ کەسێک لەو مەقام لەو شوێنە بەو شێوە ناتوانێت بوەستێ کە شەفاعەت بۆ هەموو مەخلوقات ئەکات بۆ هەموو خەڵکی کە مەقامی محمودە خوای پەروەردگار باسی کردووە فەرمێ لە شەوە شەو نوێژ بکە بەڵکو پەروەردگارت تۆ بگەینەتە مەقامی محمود لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە هەموو کاتێک شەو نوێژی کردو و هەرگیز نەیفەوتاندووە. لە ڕەمەزانیشا بە هەمان شێوەی شەوەکانی تری ژیانی خۆی ئەو شەو نوێژەی کردووە و لەوانەیە زیاتری کردبێ یا لەوانەیە هەر هاوشێوەی ئەوە بەڵام ئەو شەو نوێژەکەەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کردوێتی زۆر لەسەرخۆ و قورئانی زۆری تیا خوێندووە و لە ڕکوع و سوجودا زۆر ماوەتەوە دوعای تیا کردووە. هیچ ژمارەیەکمان هەیە هیچ چۆنیەتیەکمان هەیە بۆ ئەنجامدانی ئەم. سەیدەتنا عایشە فەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانیش لە 8 ڕکات زیاتری نەکردووە. بەڵام هەنێ ڕیوایەتی شەیەکەوە بە ویترەکەەوە 11 ڕکاتە یاخود گەشتووەتە 13 ڕکات یا جاری وایە فەرمی هەر ویترەکە خۆی تەنیا 5 ڕکات بووە یا 7 یا تا 9 ڕکاتی ژوارە. عادەتەن جەنابی بامۆستا ئێمە دوای نوێژی ئیشا ئەم نوێژانە ئەنجام دەدرێ و شەو نوێژیش مەسەلەن ئەوەی کە دەوترێ وەکو مەسەلەن کاتی ئەنجامدانی دەکەوێتە مەسەلەن بەشی کۆتایی شەوەوە ئەمە چۆن ڕێک بخرێ ینی ئایا فعلەن ینی هەرەوەیە کە دوای نوێژی ئیشا ئەنجام دەدرێ یان ئەکرێ ئەمانە هەڵبگیرێن بۆ دوای بەڵێ لە دوای نوێژە ئیشا تا بانگی بەیانی هەرچەند نوێژی سونەت بکرێت بە شەو نوێژ حسابە. ئیتر ئەو کەسە ناوی شەو نوێژی لێ بهێنێت بڵێ نیەتمە دوورکان نوێژ شەو نوێژ ئەەکەم لە دڵی خۆیان بڵێ یان بڵێ نوێژی قیام لەیل یاخود بڵێ تەهەجود یا هەر بڵێ نوێژی سونەت هەر بڵێ نوێژی سونەت دەکەم مادەم لە شەو ئاکرێ ئەو نوێژە بە سونەت حسابە یان بە سونەتی شەو نوێژ حسابە. ئەگەر لە دوای خەوتنەوە بێت ئەوە پێوترێت تەهەجود یعنی ناوێکی تایبەتی کە وشەی تەهەجودە چونکە هوجود یعنی خەوتن ئەگەر ئینسان کەمێ بخەوێ دوای هەستێ شەو نوێژ بکات پێوترێت تەهەجود ئەگینا هەر قیام لەیلە و تەهەجودیشە بەس ئەو وشەی تەهەجودە کاتێک پێوترێت کە لە دوای خەوتنەوە بێ کە ئەوە باشترە لەبەرەوەی ئینسان کەمێک خەوت دوای هەستا زیاتر نیشاط و چالاکی هەیە و زیاتر لەوانەیە تەرکیزی لەسەر نوێژەکە بێت و ئاگای لە معنا و لە خوشوعەکە بێ زیاتر. ئەوەی کەوا لە سونەتی شەو نوێژە زۆر مستەحەبە ئەوەیە کەوا شەو درەنگتر بێ یاخود لە نیوەی شەوا بێ یا دواتر یا لە سەیەکی ئاخری شەو. بۆیە عومەری کوڕی خەتاب سەیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەڵکی بینی دوای ئیشا شەو نوێژیان نەکرد تەراویحەکەیان ئەکرد ئەیفەرمووی ئێستا ئەیکەن باشە بەڵام ئەو بەشەی تری کە ئەخەون لەمەی باشترە کە ئێستا شەو نوێژەکەی تیا ئەکەن یعنی دواتر کە ئێستا تەراویح ئەکەن و ئەڕۆنەوە لە ماڵەوە ئەخەون ئەو بەشەی تری کە درەنگترە تایە ئەخەون ئەوە باشترە لەوەی کە ئێستا نوێژەکەی تیا ئەکەن. کەواتە بۆچی مەسەلەن ئەو شێوازی وەرگرتووە لای ئێمە لە مزگەوتەکانە عادەتەن ینی نەک بەنسبەتی ئێستەوە بەنسبەت ساڵانی ڕابردووە دوای نوێژی ئیشا لە کاتێکا باشتر دە دوای نێوشەوە ئەنجام بدرێ مەبەستمەوەیە بۆچی بە جەماعەت دەکرێ لە مزگەوتا و لە دوای نوێژی ئیشا لە کاتێکا کە باشترە لە دوای نێوشەوە بکرێ و لە ماڵەوە مەسەلەن لەبەر ئەوەیە کەوا خەڵکی ئەگەر بەو شێوەیە بیکەن بۆیان ئەکرێت دەتوانن پابندن پێوەیە ینی ئیلتیزامەکەن لەوانەیە ئەگەر بچێتەوە لە ماڵەوە بۆی ناکرێ ئەگەر بچێتەوە لە ماڵەوە مەشغوڵە بێت ئێستا بە تایبەتی کە ئەم هەموو وەسائلی ڕاگەیاندن و ئەنتەرنێت و ئەم شتانە هەیە بەمانەوە مەشغوڵە بێت کاتەکەی ئەڕوات و بۆی ناکرێ یا لەوانەیە بخەوێ لەبەر ئەوە خەڵکێک کە ئێستا وادانراوە لە دوای نوێژی ئیشا ئەیکەن لەبەر ئەوەیە ئەگینا ئەگەر کەسێک بزانێت لە ماڵەوە بۆی ئەکرێت و لە کاتێکی درەنگترا ئەجری لەوە زیاترە وەکو سنەتی پێغەمبەرنی عەلەیهی سەڵات وسەلام بە جەماعەت بکرێت لە دوای نوێژی ئیشا وەکو سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی تەنها شەو نوێژی ئەکرد خۆی تەنها ئەیکرد خەڵکێک هاتن ئیقتیدایان پێوە کرد شەوی یەکەم و دووەم و سێم و تا زیاتر بوو کە خەڵک زانیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژ ئەکات و خەڵکێکیش ئیقتیدای پێوە کردووە لەگەڵی جەماعەتەکە لە خزمەتیا ئەو بوو بە دەنگ و باسێک و خەڵکەکە زۆر بوو چونکە خەڵک هەمووی تالیبی خێر بوو خەڵک بە شوێن کاروکردەوەی خێری و عیبادەتە ئەگەڕان بزان چی
کردەوەیەک پاداشتی زۆرە ئەبێتە هۆی لێ خۆشبوونی خوای پەروەردگار ئەوان هەمیشە ئەوە خەمی سەحابەکان بوو هەمیشە پرسیاریان کردووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کام کردەوە باشە کام کردەوە لای خوای پەروەردگار خۆشەویستە کام کردەوەی ئەبێتە هۆی کەفارەتی گوناه هەمیشە سەحابەکان لە خەمی ئەوەیە بوون ئەو پرسیاریان لە پێغەمبەری خوا کردو بۆی پێغەمبەری خوا پێی فەرموون نوێژکردن لە کاتی خۆیان چاکە لەگەڵ دایک و باوکە جیهادکردن ئەمانە هەمووی پێغەمبەری خوا بە سەحابەکانی فەرموو وەڵامی داونەتەوە بۆیە سەحابەکان کە بینیوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژ ئەکا لە ماڵەوە بەتەنها یەکەم جار یەک کەس و دوایە زیاد ژمارەکە زیادی کردووە هاتووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەوێک بە عەمدی نەهات خەڵکەکە چاوەڕێیان کرد نەهات بۆەوەی کەوا ئیمامەتیان بۆ بکاو شەو نوێژ بکەن شەوێکیان دوان نەهات فەرمووی لەبەر ئەوە نەهاتم نەبا فەرز بکرێ لەسەرتان نەبا فەرز بکرێت چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەمی بۆ شتێک فەرز بێت لەسەر ئومەت و دوایە بۆیان نەکرێت چونکە هەمیشە خەمی ئومەتی بووە خوای گەورە فەرمێت لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين الرؤوف الرحيم بەرامبەر ئیمانداران پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ڕەحمەت و ڕەئفەت و میهرەبانیە یعنی سۆز و بەزەی و میهرەبانی هەیە بەرامبەر ئیمانداران ئەگەر هەر ناڕەحەتی و زەحمەتێک تووشی ئیمانداران ببێ لەسەر شانی ئەو قورسە لەسەر دڵی گرانە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دڵی گرانە ئەگەر شتێک لەسەر ئێمە فەرز ببێت و نەتوانین بیکەین دوایە بە گوناه لەسەرمان ئەنووسرێت ئەگینا حەز ئەکا کامە کردەوەی خێرە ئەنجامی بین کامە عیبادەتە ئێمە ئەنجامی بدەین بەڵام بە شێوەیەکی معتەدیل و مامناوەند بە شێوەیەک بتوانین بەردەوام بین لەسەری هەمیشە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی باشترین کردەوە ئەوەیە کە بەردەوام بیت لەسەری ئەگەر کەمیش بێت ئێمە حەدیثەمان باس کردوتمان 8 ڕکات لەوانەیە هەندێک کەس بەلایەوە کەم بێ بڵێ 8 ڕکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو گەورەی و عەزەمەتە بەڵام خەڵکێکەیە بیستراوەکەوە زۆر شەو نوێژیان کردووە لەوانەیە هەندێکەڵن 50 ڕکات و 100 ڕکات شەو نوێژیان کردووە چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو گەورەیە 8 ڕکاتی کردووە بەو عەزەمەتەوە ئەوەی کەوا پێغەمبەری خوا کردوێتی ئەو 8 ڕکاتە زۆر لەسەرخۆ بووە قورئانی زۆر تیا خوێندووە زۆر ماوەتەوە لە ڕکوع و سوجودا و هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەبەستی ئەوە بۆ دائیمەن کردەوەیەک ئەگەر کەمیش بێت ئینسان بەردەوام بێت لەسەری لەوە باشترە زۆر بێت بەس بەردەوام نەبیت بۆیە سەحابیەک وەکو عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس کە حەزی کردووە شەو تابانی شەو نوێژ بکات و 12 مانگ هەموو ڕۆژێک بە ڕۆژووی بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی بەو شێوەیە نابێ ئەوە توانات نابێ بەردەوام بێت لەسەری شتێکی تریشەیە ئەوەی ئەمر نابێتە سنت بۆ ئومەتی بەڵام ئەوەی پێغەمبەر یعنی یا ئەبوو دەردائیش هەروای ئەکرد شەو تابانی شەو نوێژ هەموو ڕۆژە ڕۆژووی ئەگرت هەتاوەکو سلمانی فارسی شەوێک لە ماڵیان مایەوە کە بینی ئەبوو دەردا هەڵسا بۆ شەو نوێژ جارێ بخەوە جارێک زووە هەم ترویستی هەستێ فەرمووی جارێت ماوەیەکتر ئیسراحەت بکە دوایی وتی با ئێستا هەستین شەو نوێژ بکەین یعنی دوایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمان بۆ گێڕایەوە فەرمووی ڕاستەکات ئین لزەوجیکە عەلەیکە حەقا سلمانی فارسی پێوت وتی خێزانشت مافیە بەسەرتەوە جیسم و لاشت مافیان هەیە بەسەرتەوە چاوت میوانەکانت هەموو شتێک مافیە بەسەرتەوە بۆیە بێ ئەعطی کولی ذی حەق حەقه وتی مافی هەموو خاوەن مافێک بدە نەک لەسەر حسابی ئەوەی کە شەو نوێژەکەی تۆ هیچ مافێکی تر بفەوتێنی یا نەتوانانی میوانداری کەس بکەیت بەهۆی ئەوەی کەوا دائیم بە ڕۆژوو ئەبیت لەبەر ئەوە بە شێوەیەک عیبادەتەکان بکە کە کار نەکاتە سەر جەستە و توانا و هێزەکانت لەبەر ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر 8 ڕکاتی کردبێ ئەو 8 ڕکاتە زۆر شێوەیەکی تایبەت بووە و لەگەڵ ویترەکانیشا زیاترە لە 8 ئەچێتە 11 و 13 و زیاتریش و هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام بووە لەسەری بە شێوەیەک فەرموویت ئەگەر کەسێک نەتوانێت هەستێ بۆ شەو نوێژ تا نیوەڕۆ بیکات خوای پەروەردگار و کوێ بۆ نووسێت کە لە شەوا کردبێتی جا ئەو تێبینێش گرنگە ئێستا ئێمە لە ڕەمەزان لەوانەیە خەڵکێک ماندوو بێ و ئەو شەوە خەوی لێ بکەوێت نەتوانێت شەو نوێژەکە بکات با بەیانی هەتاوەکو نوێژ نیوەڕۆ ئەو نوێژە سونەتانە بکە ئینشاءالله خوای پەروەردگار هەروەکو تەراویح بۆ بە ڕۆژی شابی بەڵێ بە ڕۆژابی کە ئەگەر نەتوانی بە شەوا خەوت لێکە و تا بانگی نیوەڕۆ ئەو نوێژە سونەتانە بکە ئینشاءالله وەکو شەو نوێژ وەکو تەراویحەکە خوای پەروەردگار بۆتە ئەنووسێ ئەوەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەنجامی ئەدا بەو شێوەیە زۆر باش ئەمە لەسەر دوێژ با یەک هینێک ڕاوەستین دینەوە سەرام عیبادەتانی پێغەمبەر لە ئێستا یا مزگەوتەکان داخراون نوێژی تەراویحیان تیان ناکرێت بە شێوەیەکی گشتی باشە لە هەرێمی کوردستان تەنانەت لە جیهانیش فراغێکی ڕۆحی دروست بووە ئەو جۆرە عادەتەی کە ئومەت لەسەری ڕاهات بوو بۆ مسلمانان لەسەری ڕاهات بوون مزگەوتەکان نەبوونە چەقی عیبادەت مرکزی عیبادەتی مانگی ڕەمەزانی مسلمانان ئێستا داخراون چۆن بکرێ ئەمە لە شوێنێکی تر ئەم فراغ گەورەیە پڕ بکرێتەوە ئەکرێ بە دەرفەتێکی گەورەی بزانرێ بۆ ئەوەی بە شێوازێکی تر لە شوێنێکی تر مەسەلەن یان وەکو شخص و تاک بە خێزانی ئەم فراغە پڕ بکرێتەوە
یەکەم ئەگەر مزگەوتەکان داخرا و بە شێوەیەک لە توانای ئینسان نەبوو بچێت لە مزگەوت نوێژ بکات، ئەوە لەو حاڵەیە معذورە. ئەو ئەجر و پاداشتەی کە لە مزگەوتە دەستیەکەوت لە ماڵی خۆشیان نوێژەکەی بکە، مادەم ئەو ڕۆژانە هەموو کاتێک چووە بۆ مزگەوت و بە جەماعەت نوێژی کردووە و ئێستا ڕێگریەک هەیە کە ناتوانێت بڕات، بەو شێوەی ئەجر و پاداشتی پێشووی بۆ نووسرێت. چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینسان ئەگەر کاروکردەوەیەکی خێری هەبوو بەڵام بە هۆی نەخۆشی یا بە هۆی سەفەرێک نەیتوانی بیکا ئەو شەو نوێژەی بۆ نەکرا، ئەفەرمێ مەلائیکەتەکان هەر وەکو حاڵەتی پێشووی چۆن لە کاتی لەش ساغیا کردوێتی ئەو شەو نوێژ و عیبادەتە یا لە کاتێکا لە ماڵەوە بۆ کردوێتی ئێستا لە سەفەرای بۆی ناکرێ، ئەفەرمێ مەلائیکەتەکان هەر بە شێوەی ئەو بۆیە نووسن. یا خوای پەروەردگار فەرمێ ئەو عەبدەی من هەر بەو شێوەی حاڵەتەی پێشوو کاتی لەش ساغی و کاتی لە ماڵەوە بۆ چۆن شەو نوێژ و عیبادەتی کردو ئەوە بۆی بنووسن. بهورن بۆیە کاتێک کە ئێستا ڕێگرێک هەیە لەوەی بچینە مزگەوتەوە، ئەوەی کەوا پێشتر ڕۆشتووە یا ئەوەی کەوا نیەتی هەیە بڕوات و ڕێگرێک هەیە ناتوانێت بڕاوەکو ئەو ئەجرەی ئەو کاتەی بۆ ئەنووسرێت کە لە مزگەوتا بیکا. بەڵام ئەگەر لە ماڵەوە دەرفەت هەبێت لەگەڵ خێزانی لەگەڵ مناڵەکانی نوێژ جەماعەتەکە بکە، ئینشاءڵڵا پاداشتی جەماعەت هێر بۆ ئەنووسرێت. خۆ ئەگەر لەگەڵ هاوڕێی خۆی یا لەگەڵ دراوسێک کۆ ببنەوە لە ماڵێک یا لە هەر شوێنێکی کرا و نوێژەکە بە جەماعەت بکەن، ئینشاءڵڵا هەر ئەجری ئەو جەماعەت و ئەو پاداشتیان بۆ ئەنووسرێت. و بەنسبەتی شەو نوێژەکەەوە وەکو عەرزمان کردن، ئەم تەراویحە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرەتا بەو شێوەیە هاتووەکەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی شەو نوێژی تایبەتی خۆی کردووە، بەڵام هەمیشە هاوڵانی هانداوە کە شەو نوێژ بکەن و لە قورئانی پیرۆزیشا ئەوەم باس کراوە كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. باسی ئەوەکە کە لە کاتی سحور لە کاتی پارشێوان ئەوان استیغفارەکەن داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارەکەن. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. باسی ئەمە کراوە لە قورئانی پیرۆزەکە کەسانێک هەمیشە بە کاتەکانی شەوە ئەوان سوژدە بۆ خوای پەروەردگارە بن و نوێژ ئەکەن و پەرستش ئەکەن. ئەمانە لە قورئانی پیرۆزە زۆر باس کراوە کە شەو نوێژ و عیبادەتی شەو ئەجر و پاداشتێکی هەیە. ومن الليل فتهجد به نافلة لك كما تابت پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا. ئەمە هەمووی خوای پەروەردگار ئەمری کردووە فەرمێ لە شەوە سوژدە بۆ خوای پەروەردگار و تەسبیحاتی خوا بکە. بۆیە لە زیهنی سەحابەیە ئەمە شتێکی جێگیر بووە کەوا شەو نوێژی تێکە لەو کار و کردەوە خێرانەی کە ئینسان لە خوای پەروەردگارەوە نزیک ئەکاتەوە کە دەرفەتێکی گەورەیە بۆ لێخۆشبوونی گوناهەکان، بۆ گیرابوونی دوعاکان. بۆیە تەنانەت سەحابەیەکێک وەکو عەبدوڵڵای کوڕی عومەر، ئەوەی کە باسمان کرد عەبدوڵڵای کوڕی عەمر بوو، ئەمەی باسێکین ئەم جاریان عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەطاب ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، کە گەنجێک بوو کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچی کرد بۆ مەدینە، ئەو هێشتا تەمەنی نەگەشت بووە 15 ساڵان کاتێک کە کۆچی کرد لەگەڵ باوکی عومەری کوڕی خەطاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەڵێ خەڵک خەوێکیانە بینی ئەهاتن باسییان کرد بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، منیش گەنجێک بووم هێشتا ژنم نەهێنا بوو لە مزگەوتە ئاخەوتم بە ئاواتەوە خەوێکی وا بینم شتێک بینم بۆ پێغەمبەری خوای باسکەم وتی شتێک لە خەومە سەیرەکەم دوو مەلائیکەت هاتن ئەم لاولایان لێگرتم بردمیان بۆ شوێنێک وەکو چاڵێک وەکو بیرێک کە ئاگرێکی زۆری تا بوو وەکو ئاگری دۆزەخوا بوو. وتی زۆر ترسام لەو کاتەیە زۆر دڵم ناڕەحەت بوو. وتی لەو کاتە مەلائیکەتێکی ترێک هات وتی مەترسە و ئارامی کردمەوە. وتی مەترسە لەم توڕع وتی ئارامی کردمەوە. دواییە کە ئەم خەوم گێڕایەوە بۆ حەفسەی خوشکم کە حەفسەی کچی عومەری کوڕی خەطاب خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، یعنی عەبدوڵڵای کوڕی عومەر ژن برای پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام، یعنی خەزوورانێتی برای خێزانەکەی بووە. گێڕامەوە بۆ حەفسە لەبەرەوەی خۆی ڕووی نهاتوو بگێڕێتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هێشتا تەمەنی مناڵ بووە. وتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نعم الرجل عبد الله لو كان يصلي من الليل. فەرمووی پیاوێکی زۆر باش عەبدوڵڵا ئەگەر بە شەوە شەو نوێژی بکردایە، ئەگەر نوێژی شەوانی بکردایە سنەتی شەو نوێژ. ئەڵێ عەبدوڵڵا دوای ئەوە بە شەو زۆربەی شەو نەئەخەوت شەو نوێژیە کرد. فكان لا ينام من الليل إلا قليلا. لدواء فرمودي پیغمبر عليه الصلاة والسلام. يعني أوندا فرمودك پیغمبر عليه الصلاة والسلام كاريگري لسر أوانها بوا، أوندا لذهني أوانا جيگير بوا كأوشون وجع عبادتك زور قوري ولا دسي ندن دس داني أو عبادته وك أو خيرك زور قوريان لدس شوبيت بويا تنانت پیغمبر عليه الصلاة والسلام أو يبو باس كردون أجر كسي نيتواني هر ناچار بو شون وجهكي بو نكرا بهوي ما دوبون وياشتيك وخويلك ود بياني تاني جيني روك وقزاك كاتو عند جرينج بو بلانه بويا لما رمضان شاء أم قوري شون وجل لنا وصحابة كانوا لدلي وأنا هرجة جيرة أجر لهركاتك السال
لهر مانگێکا شەو نوێژ خێری زۆر بێت لە ڕەمەزان ئەزان کە خێرەکە زیاترە ئەو حەدیثە تابەتی ئەو فەرموودە تابەتیشی لەبارەوە هاتووە کە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کە شەو نوێژی مانگی ڕەمەزان ئەبێتە هۆی لێخۆشبوونی گوناهەکانی ڕابردوو کەواتە بێژگە لە عرزەکەم بڵێ بۆیە کاتێک کە سەحابەکان بینیوانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژەکە کە سونەتەکە هاتوون لە خزمەتی ئەوە بە جەماعەت بیکەن کاڵەن جەماعەتەکە دیارە خێری زیاتر و بە تایبەتی لە خزمەتی پێغەمبەری شابی عەلەیهی سەڵات وسەلام و دوعایەکی پێغەمبەری خوا کە بۆ ئەوان لە هەموو دنیا باشترە و گومان نییە کە دوعای پێغەمبەری خوا قبول و ڕەت ناکرێتەوە بۆیە هاتوون و جار لە دوای جار خەڵکەکە ژماریان زیاتر بووە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ئەوەی کە نەبا فەرز بکرێت لە سەریان یەک دوو شەو نەهات بۆ ئەوەی کە ئەم شتە ئەگەر بەردەوام بن لەسەری لەوانە بۆ خوا پروردگار فەرزی کار لەسەر ئەماشت بە دوو شتی گەورەدا لە عیبادەتەکانی پێغەمبەر لە مانگی پیرۆز لە ڕەمەزان خوێندنەوەی قورئان و شەو نوێژ چیتر هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکو پەرستش ئەنجامی دابێ خوێندنەوەی قورئانمان باس کرد شەو نوێژمان باس کرد ماڵبەخشینیش هەیە بەڵام هەر ئەو مەسەلەی بسەدەقە و خێر بەڵام هەر ئەو مەسەلەی تەراویحە کە جەنابەت باست کرد ئایا لەو کاتەیە بکرێت لەبەر ئەوەی کەوا شتەکە هەر لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یا بڵێن لە سەردەمی سەحابەکان و سەردەمی سەیدنا عومەر وای لێ هات کەوا خەڵکێک لە دوای نوێژی عیشا بیکات شتێکی باشە و بەردەوام بوون لەسەری لەبەر ئەوەی وەکو وتمان لەوانەیە خەڵک نەتوانێت ئەگەر لە مزگەوت بیکا بە جەماعەت نیشاڵێک هەیە و چالاکیەک هەیە ئەتوانێت بەردەوام بێت لەسەر ڕاست بەڵام ئەگەر ڕۆشتەوە بۆ ماڵەوە لەوانەیە بۆی نەکرێت ئەگەر وانە بێت خۆ بزانێت لە ماڵەوە بۆی ئەکرێت ئەوە هەم نوێژی ماڵەوە خێری زۆرە و هەم لەو کاتێشە ئەگەر درەنگتر بیکا هەر خێری زۆرە لەوانەیە ئێستا دەرفەتێکی باش بکەن ئەوە دەرفەتێکی زۆر باشە چونکە ئەفضل الصلاة صلاة الرجل في بيته إلا المكتوبة ئەفەرمێن باشترین نوێژی ئینسان یاخود پیاو ئەوەیە کەوا لە ماڵەوە بیکات ئیلا نوێژە فەرزەکان نەبێت نوێژە فەرزەکان ئەو بە تایبەتی لە مزگەوتە خێری زۆرە و حتا هەندێکی شتوانە نوێژی جەماعەت لە مزگەوتە هەر فەرزە هەر بە فەرز نەک هەر بڵێ خێری زۆرە بەڵام بۆ نوێژە سونەتەکان لە ماڵەوە خێری زیاترە بۆیە تۆ مەزانە ئەگەر مزگەوت نەبوو مزگەوت داخرا بوو ئیتر تۆ خێر و ئەجر و پاداشی ڕەمەزانت لەدەستداوە یا ئەو خێر و پاداشتە گەورەت دەست ناکەوێت نەخێر هەموو ئەو خێرێکەوە دانراوە بە بێن نوقسانی هەمووی دەسەکەوێت لە ماڵی خۆتا شەو نوێژەکە بکەیت لەوە خێری زیاترە کە لە مزگەوتا بیکەیت بە تایبەتی ئەگەر کاتەکەشی درەنگ بێ ئەگەر کاتەکەشی تۆزە درەنگتر بێت لە دوای سەعات یانزەی شەو بۆ نمونە لە نیوەی شەوا کە زۆر خێری هەیە لە سەیەکی ئاخری شەوا ئەگەر کەسێ ئەو کاتە بۆی نەکرا لە کاتی پاشی و هەستێ لەو کاتیا بیکات خێری زۆر زۆرە زۆر لەو کاتی کە لە دوای عیشاوە مباشەرەتەن بەدڵنیایەوە چێژێکی تایبەتی شەدا بە مانگی ڕەمەزان زۆر ئینسانێک خۆتان نەزانن کە جوهد و ماندووبوونی لەگەڵ هەر بابەتێکە ئەنجامدا و خستە گەڕ مەسەرەن توانایەکی زۆری پێبەخشیەوە چێژی زۆریشی پێیانبەخشێدا بەرحاڵ بابینەوە سەر خێر و سەدەقەکە کە جەنابەت ئاماژەت پێدا خێر و سەدەقە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەشێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجامی دابێ چۆن بکەین ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین صلى الله عليه وسلم ابن عباس كآموزاي پیغمبر صلى الله عليه وسلم عبد الله كري عباس ما من پیغمبر عليه الصلاة والسلام أو بمان باسك عليه كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس وكان أجود ما يكون في رمضان پیغمبر إخوة عليه الصلاة والسلام بخشن دتيرين كذبوها أو قماني تانية كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس وأجود الناس وأشجع الناس وكو أنسي كري مالك عليه پیغمبر إخوة عليه الصلاة والسلام جوان ترين كذبوها لشيو رخساري لهرسو كوتو رفتاري لأخلاق وروشتي وهروها بخشن دترين كذبوها وجوامير ترين كذبوها ولهمو كس آزاتر بوها أو صفاتي پیغمبر عليه الصلاة والسلام كصحابة كان بيني وانو شايتيان بوداو ماوي چەندین ساڵ لە خزمەتیا بوون خەڵکمان هەیە سەرکردەمان هەیە کەسانی بەناوبانگمان هەیە لە لای کەسە نزیکەکانی کەسانێکی بێزراون چونکە ئەبینی ئەزانێت کەسێکی چۆنە کەسێکی دڵڕەقە کەسێکە تەکەبوری هەیە کەسێکی لە خۆباییە یا کەسێکە بەڕواڵەت وا خۆی دەرەخا خزمەتی خەڵک ئەکات دڵسۆزە بۆ خەڵک بەڵام بە کورتی شایستەی شوێنەکەی نییە بەڵێ بەتەکید بەڵام پیغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەلایەن کەسە زۆر نزیکەکانی هەمیشە شایەتی ئەوەی بۆ دراوە کە باشترین ئینسان بووە کە لە هەموو کەس میهرەبانتر و ڕەوشی بەرزتر و کاروکردەوەی جوانتر و شیرینتر بووە ئەو جۆرە بەخشینە چییە کە پێغەمبەر ئەنجامی داوە ئەو جۆرە بەخشینە پیغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوای هەر شتێکی لێ کرابێ هەر ماڵ و یارمەتیەک هەرگیز ڕەدی نەکردوێتەوە و پێی بەخشیون ئەگەر هەر شتێک بوو بێت و لە ئیمکانە هەبوو بێ ئەبوو ذەڕ غیفاری باسی بەخشندەی پیغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ڕۆژێک پیغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی ئەبوو ذەڕ ئەم شاخی ئوحودە ئەبینیت وتم بەڵێ
وامزانی بۆ ئیش و کارێکم ئەنێرێ فەرمووی ئاگەر ئەم شاخە ئاڵتون بێت و هی من بێ ئەم شاخە ئەم کێوی ئوحودە حەز ناکەم 3 ڕۆژ بەسەریا تێپەڕێت ئللا هەمووی ببەخشم و تەواو بێت ئللا مەگەر قەرزار بم دینارێکم دانابێ بۆ قەرزێک بۆ شتێک ئەگینا حەز ناکەم 1 دینارم لا بمێنێتەوە کە دیناری و کاتە ئاڵتون بۆ ئەگەر بەقەدەر کێوی ئوحود ئاڵتون بێت چەند زۆرەکات یعنی حتا بۆیە 3 ڕۆژی داناوە يعني لەوانە بوو بفەرمێ 1 ڕۆژی بەسەرا تێپەڕێ بەس ئیبن حەجەر ئەڵێ معلومە ئاڵتونێکی وا زۆر 3 ڕۆژی هەرەوێت تەوزیعەکەیت بەخشندەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە بۆ ئەگەر کێوێک ئاڵتون بێ حەز ناکات دینارێکی لا بمێنێت لە ماوەی 3 شەو ڕۆژە هەر هەمووی تەوزیع کات و بەخشێت بەتابەتی ئەفەرمێت لە ڕەمەزانە زیاتر لە کاتەکانی تریش بەخشندەتر بووە يعني ئەگەر ئەمە بەخشندەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەجوەدە الناس لە هەموو کەس بەخشندەتر بووە کە ئەگەر کێوێک ئاڵتون بێ و هی ئەو بێ حەز ئەکا 3 ڕۆژی بەسەرا تێنەپەڕێت تا هەر هەمووی تەوزیعکا و ببەخشێت بیاد بە خەڵکی ئێبێ لە مانگی ڕەمەزانە چۆن بێت کە ئەفەرمێت لە مانگی ڕەمەزانە زیاتر لە کاتەکانی تریش بەخشندەتر بووە ئەڵێ بەهۆی ئەوەی کە جوبرەئیل هاتوو لەو کاتەیە حاڵەتێکی ڕۆحی زۆر بەرزتر لە کاتەکانی تری بۆ فراهەم بووە کە جوبرەئیل نێرراوی خوای پەروەردگارە و گەورەترینی مەلائیکەتەکانە و کەسێک کە لەگەڵ جوبرەئیلە هاو نشین بێت لەو حاڵەتەیە معلومە گاتە حاڵەتێکی ڕۆحی زۆر بەرز يعني لە حاڵەتی بەشەریەت وەختە لە حاڵەتی بەشەریەت دەربشێ يعني ئەوە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام کە لە نێوان مرۆڤەکان و لە نێوان مەلائیکەتە کە ئەتوانێت ئەو پەیوەندیە دروست بکات يعني حاڵەتی مرۆڤایەتی هەیە و حاڵەتێکی ڕۆحانی وا بەرزیشیە کە لە مەلائیکەتەکانەوە نزیکە بۆیە ئەتوانێت لە حوزوری جوبرەئیلا بێ بۆیە ئەتوانێت کە پەیوەندی لەگەڵا بکات گوێی لە قسەکانی بێت و وحی لێوەربگرێت لەلایەن خوای پەروەردگار و کەلامی خوای لێوەربگرێت بۆیە ئالم حاڵەتەیە کە جوبرەئیل هاتوو نێردراوی خوایە و گەورەی مەلائیکەتەکان و مراجعی قورئان ئەکەنەوە کە کەلامی خوای پەروەردگارە و ڕەحمەت و تەجەلیاتی خوا نازڵ ئەبێ بەسەریانە میهرەبانی و ڕەحمەتی خوا ئالە و کاتەیە دەرگاکانی بە هەموو شێوەیەک ئەکرێتەوە ئالم کاتەیە پێغەمبەری خوا ئەوەندە دڵخۆشە بەم ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار و بەم تەجەلیاتە کە نازڵ ئەبێ لەم کاتەیە لە خۆشی ئەم نیعمەتی خوای پەروەردگارەوە زیاتر بەخشندە ئەبێ زیاتر حەزەکە هەرچیەکی هەیە بیبەخشێت بۆیە ئینسان کاتێک کە خەبەرێکی خۆشی پێگا هەمیشە حەزەکات کە ماڵ ببەخشێت کە لەو کاتەیە هەدیە و خەڵاتی خەڵک بکات لەناو کوردەواریە کەسێک ئەڵێ مژدەم بەرێ لەبەرەوەی گەر خەبەرێکی خۆشت بۆ بهێنێ حەزەکەی لەو کاتەیە خەڵاتێکی بکەیت لە خۆشی ئەو خەبەرێکەوە پێدەگا خۆشترین حاڵەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتە بووە کەوا جوبرەئیل هاتووە کەلامی خوای پەروەردگار و ئەو تەجەلیاتی خوای پەروەردگاری زیاتر بۆ کراوەتەوە کە هەموو کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خوا هەر نزیک بووە هەموو کاتێک شەرحی سەدری بۆ کراوە ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك آلمو إنسان مقام قوري بيغمر عليه الصلاة والسلام در أخات كأفرمي شرح صدر من بو كردويت حتى أم شرح صدر من واتي قشتم كوا يكجار بوا بلام براسي لحالتك خوي كتابته أوام بيني كوا كسيكي نزيك مان كوفاتي كردبو وتي أم بيغمر لله خواي پروردگار أوان ده خوشويستا أوان ده مقايم برزخ خواي پروردگار همو لحظة شرح صدري بوكا همو ساتێک يعني من وا تێگەشتم کە ئەو شەرحی سەدرە شتێکی بەردەوام بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو لەحظەی و هەموو ساتێک خوای پەروەردگار تەجەلیات و ڕەحمەتی تایبەتی ئەنێرێ بۆ پێغەمبەر بە شێوەیەک ئەو شەرحی سەدرە شتێکی بەردەوام و هەمیشەییە کە ئەو خوای پەروەردگار خۆی ئەزانێت چۆن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێی تێگا ئینە ئێمە ئەسڵەن ئەو شەرحی سەدرە تێناگەین اینجا خوا فەرمێت إن الله وملائكته يصلون على النبي خوای پەروەردگار و مەلائیکەت سەڵەوات دە دیاری پێغەمبەر بدەن ئەبێ پێغەمبەر چەند گەورە بێ ئەبێ حاڵەتی معنەوی و ڕۆحی پێغەمبەر چەند بەرز بێت کە خوای پەروەردگار سەڵەواتی لێ بدە یعنی خوای پەروەردگار هەمیشە ڕەحمەتی خۆی نازڵ ئەکاتە سەر دڵ و ڕۆحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و مەلائیکەت سەڵەواتی لەسەردەن داوای ڕەحمەتی بۆ ئەکەن مەلائیکەت کە ژمارەیان تەنها خوای پەروەردگار ئەیزانێت کە ئەوەندە ژمارەیان زۆرە کە لە جن و ئینس ژمارەیان زیاترە کە لەم ئەرز و ئاسمانە فراوانەیە شوێنێک نییە مەلائیکەتێکی تیان نەبێت کەوا سوژدە بۆ خوای پەروەردگار نەبا یا لە حاڵەتی نوێژ و عیبادەتانە بێت ئەوەندە ژمارەیان زۆرە ئەطەتی السەماء وحق لها أن تئط پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت تەنانەت ئەفەرمێ شوێنی بستێک نییە لەناو ئاسمانەکانە کە مەلائیکەتێکی تیانە بە عیبادەتی خوا بکە ئەو مەلائیکەتانەی کەوا یوسەبحون الليل والنهار لا يفترون کە شەو ڕۆژ تەسبیحاتی خوا ئەکەن بێوچان ماندووبوون وەستانیان نییە کە ناخەون ئەم مەلائیکەتانە بەم ژمارە زۆرە و بەم پیرۆزیەوە هەمیشە دوعای ڕەحمەت بۆ پێغەمبەرەکەن عەلەیهی سەڵات وسەلام جا لەمەوە بۆمان دەرەکەوێ کە مەقام و گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەو حاڵەتە ڕۆحی و معنەوی پێغەمبەری خوا چەند بەرز و گەورەیە ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جەنابەت فەرمووت کە فەرمی ئەگەر ئەو کێوی ئوحودە هەڵتون بێ من لە 3 ڕۆژە ئەیبەخشم
شوێن کەوتوانی ئەو پێغەمبەرە عەزیزە هەیەە کە خاوەنی مڵک و سامانە نەک بە هێندەی ئوحود ئەوە ئاماژەیەکە بەوەی کە پارەت هەبوو کە سامانت هەبوو باشە بەڵام هەیە شوێن کەوتوی پێغەمبەرە خۆی بە موسڵمان دەزانێ و خۆی گەورە سەروەت و سامانێکی زۆری پێبەخشیوە بەڵام لە بەخشندەیە کەمی هێناوە کورتی هێناوە یا هەر هیچ نابەخشێ جەنابتان چیتان هەیە بۆ ئەم حاڵەتانە ئەوانە کەسانێکی زۆر محرومن بەڕاستی کەسانێکن محرومن لە خێری زۆر گەورە يعني بەداخەوە صفەتێکێ لە دەرونی ئەوانە پێوتر ڕەذیلە آخر أهل الطريقات هندي إصلاحات يعني هي التحلي بالفضائل والتخلي عن الرذائل إنسان بتزكية نفسي خوي بكات بوي كواهر شي فضائل صفتي جوانا لنفسي خويا دروستي بكات بدي بهنا بريو بيبدا وهرشي صفتي الرذائل صفتي خراب والناشرين هو بدا لخوي دور بخاتوا هر بدا لنفسي خوي باك بكاتو لصفة خراب أنا خوي بردقار باسي أصحابي بيغمري كردو عليه الصلاة والسلام بتايبتي أنصار بوي كوا أو رزيلي وخوشويستي مادة لدرانا نبوة والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون أما خواهي بردقار شايتي أو أدابو أو صحابانا أو أنصار ياريد درانا كوا أوانا تزكي نفسي عن بوا بەشێوەیەک ئەو شوحی نەفسە یعنی ئەو ڕەزیلی و خۆشویستنی مادەیە لە دڵی ئەوانە نەبووە و ئەو هۆکاری سەرفرازی ئەوانە ئەگەر خۆشویستنی مادە و دنیا لە دڵتا بوو شوێنی خۆشویستنی دنیا و دوا ڕۆژت لێگرێ ئەو خۆشەویستی مادیە ئینسان مەحرومەکە لە خێری زۆر گەورە ئەو خێرە گەورە سەیری کە ئەو سەحابانە کە بەدەستیانە ناخوا پێوتگار باسییانەکە بەهۆی ماڵبەخشینەوە باش تخوا ماڵی سەحابیەک ئەبێ چەندێک بوو بێ فەقیرە لەوانەی هەر ئەوەندەی کەوا ژیانی خۆی بەڕێ کردووە خواردن و خواردنەوەیەک و خانوویەک ئێستا ئەگەر لەم سەردەمەی ئێمە بێ خەڵکێتیا بژی لەوانەیە بەرنامەیەکی تایبەتی وەکو بەرنامەی بەخشین بچێ بە هاوکاری ئەم ماڵە بکەین توخوا سەیرکە لەکوێ ئاژین بەڵام بەو ماڵەکەمەی کەوا هەیان بووە ئەو توانوێتی بیبەخشێ توانوێتی خزمەتی خەڵکی پێ بکات ئەوەی کە خۆشی پێویستی بووە بەخشیوێتی ئەمە خوا باسیەکات قسەی ئێمە نییە بۆیە ئەوانەی کەوا بێئەدەبێکن بەرامبەر سەحابەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئیمانیان زۆر لاوازە لەوانەی ئیمانیشیان نەمێنێ کەسێک خوای پەروەردگار وەصفی بکات ئێمە چۆنە بێ بێئەدەبین بەرامبەریان خوای پەروەردگار وەصفی ئەو یاریدەدەرانە ئەکات کە وەصفی مهاجرینیشی کردەوە هەمان شێوە مهاجرين للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانه وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون خوای پەروەردگار شایەتی ئەویان بۆ دافەرمی ئەوانە صادقن ئەوانە ڕازگۆن دوای باسی ئەنصارەکات والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم خوای گەورە فەرمیەوە ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة صفتێک لەناو ئەو سەحابانەیە هەبووە کە پێوتری ئیثار یعنی چی ئەوەی کەوا خۆت پێویستە بیبەخشیت ئیتر ئەمە گەورەترین دەرەجەی بەخشندەیە تۆ خاوەنی 10 ملیۆن دیناریت ملیۆنێکی ئەبەخشیت بەڕاستی ئەمە هێشتا نەگەشتوتە حەدی بەخشندەیی ئیسەرەوەیە کە 100,000 هەبێ 100,000 هەبێ بیبەخشی هەمووی ببەخشی یان 90 ببەخشی دەی بمێنێتەوە بڵێ ئەو پەڕێکەی ئەم دەیە ئەوەی کە پێداویستی ئەمڕۆی پێدابینەکەم بۆ خسبەینە فإن غدا له رزق جديد وكو شاعرك الله إذا أصبحت وعندي قوت يومي فلا تخطر هموم غد ببالي فإن غدا له رزق جديد وعلى أجر أمره هستام رزقي أمرهم هبو بجوي أمره كبي بجيم خواردنوا باسي رزقي سبينم للامك وبير مخره وأمخ مخفتة لدل ما دروز ما كشون كسبينه رزقي كي تعزي خوي هي هر وجهك رزقي كي خوي هي وصحابة كان بوشي ويا سيران كردو أجر أمره خواردني كي بيجي تر بخمي أوين أبو كسبينه شيء ده سكي وتواني وتبي بخشة ترى أجر خويش برسيبه حتى الروايات أكن كي لو صحابانا كسي كي بردوته ميوانك كسيرك هر أونديان هي خويا من على كان بيخون بلا متوتي قينا ميوانا كمان هي تو من على كان مشغول بك ومن يجدا أن يشمل قراتنا عند الله شراكش يكوجان دوته بوي كوا ميوانك أجرينا بك صاحب مالك هيجنا أخوات وادر يخصوك خوينا أنا أخوات لكاتك خوي هيش نخوات بوي كوا ميوانك نان أخوات تربيت أجر شي خوي ومعلوم مالك أو شو برسيبن خوي قرا فرمي ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا لكاتك أوان خواردن أبخشن كأو خواردنيان خوش ويستوا يعني هر أوان لابوت وانيوانا بيبخشن نك إما كزور مان هي وكميكي اللي أبخشين يشتواف زين قشوينة مرتبة بخشن دي نخير إما نقشوينة بخشن دي يشتا
زۆر بەمان یا هەندێک لەو دەوڵەمەندانەکەوە کەمێک لە ماڵەکان ئەبەخشن یا دەستیان تێناچێ ئەویش ببەخشن ئیتر نەک ئەو مەرتەبەی ئیثارە کە لەناو هەوڵانی پێغەمبەر بوو عەلەیهی السەڵات وەسەلام. جا بەڕاستی ئەوانە خێری زۆر گەورەیان لەدەست ئەچێ مەحروم ئەبن. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ الساعی عەلى الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله أو كالصائم لا يفطر والقائم لا يفطر. ئەفەرمێ ئەوەی کەوا خزمەتی مناڵی بێ باوک ئەکا ژنێکەوە مێردەکەی لەدەست داوە کە یارمەتیان ئەدا دەستگیرۆیانەکە ئەفەرمێ وەکو کەسێک وایە کە جیهاد بکات لە پێناوی خوای پەروەردگارە کە شەو تابیانی شەو نوێژ بکات و نەخەوێ کە هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بێت 12 مانگە ڕۆژوو نەشکێنێت. حتا عەلی القاری ئەفەرمێت ئەگەر تۆ حەزت کرد دەرگای هەموو ئینسانە دەرگای هەموو خێرێکی بۆ ناکرێت و ئاخر هەیە فەرمووت کەسێک دەستی تێ ناچێ و ڕەزیلە بەڕاستی وانە دەرگای و خێریان بۆ نەکراوەتەوە. ئەگەر کەسێک دەرگای خێری ماڵبەخشینی بۆ کرایەوە و توانی دەستی تێچوو ماڵبەخشێت ئەفەرمێت با بزانێکەوە بەهۆی ئەو ماڵبەخشینەوە ئەگەر چی شەو تابیانی بخەوێ خوای پەروەردگار ئەجری شەو نوێژی بۆ نووسێت. جا ئەگەر حەزت کرد کە تۆ بخەویت و ئیستراحەت بکەیت و وەکو ئەووا بێت وەکو ئەووا بێ شەو نوێژت کردبێ ماڵەکە بەخشە و یارمەتی کەسی نەدار و بێوەژن بدە. یا ئەگەر حەزت کرد وەکو کەسی ڕۆژووی سونەت بگرێ و 12 مانگ بە ڕۆژوو بێ لە ساڵەکە 12 مانگکە بە ڕۆژوو بێ فەرمێ یارمەتی ئەو کەسانە بدە بە نەسی فەرموودە وعدی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەجری ئەو کەسەت بۆ نووسرێ شەو تابیانی شەو نوێژەکە و 12 مانگە بە ڕۆژوو بێت. ئەگەر تۆ شەو تابیانی بخەوی و غەیری ڕەمەزان هیچ ڕۆژێک بە ڕۆژوو نەبی خوای پەروەردگار ئەجری ئەو عیبادەتە زۆرت بۆ نووسێت. وتەکانت شیرین بوون جەنابی مامۆستا زۆر سپاس دەکەی. بەڕێز دکتۆر عارف غەفوور مامۆستای زانکۆ میوانی ئەم جارەی بەرنامەکەمان بووی ماندوومان کردی زۆر سپاس. خوا پەروەردگار موفقتان کات. نەرە بەڕێز و خۆشەویستەکان بە ئومێدیەوەی هەموو لایەک سوتان لا وتە شیرینەکانی جەنابی مامۆستا وەرگرت بێ تاڵقەیەکی تر پێتان نگەینەوە بەخواتان ئەسپێری. زۆر سپاس. خوا موفقتان کات.